دیمەنی شەوانی چۆمانە لە 24 کاتژمێر تەنها 5 کاتژمێر کارەبای نیشتیمانی دەدرێت بە هاوڵاتیان. تاکە قەزای باشووری کوردستانە و وێستگەی 132 کەیڤی کارەبای نیشتیمانی پێنەگەیشتووە. سەبارەت بە پرسی کارەبا قەزای چۆمان پێم وابی تاکە قەزایەکە وێستگەی 132 کێڤینەوەی کاریگەری زۆری بەسەر کارەبادا بەجێهێشتووە لەبەرەوەی ئێمە ڤۆڵتێمان باشی ناگاتێ ڤۆڵتێ زۆر نزمە بەتایبەتی لە زستانەدا گیر و گرفتی زۆرمانەوە دروست دەکات. بوونی وێستگەی کارەبا 132 کێڤیش گرفتانمان ناڵی چێشی ڤۆڵتێمان ناڵی چێشی حتا دەتوانرێت لە ڕووی ئابووریشەوە لە ڕووی گەشتیاریشەوە پەرە بە هەموو ئەو بوارانە ئەدرێتن و بژانەوەیەکی باشێ بیت. چارەسەری ئەو کێشەیەکە هەیە ئەوە بەهۆی ئەوەیە کە لە نێوان شەقڵاو و خەلیفان سیمەکەی ئەگۆڕن ئەیکەنە هۆت کۆنداکتەر بۆی بە زۆرێک بیانی باشتر کاریگەری لە ڕووی بارزۆریەوە چارەسەری کێشەی بارزۆرێکە بەڵام چارەسەری کێشەی ڤۆڵتێمان ناکاتوە و ئەوەش هەتا 2/12 وەکو باز دەکرێت دەبێت تاو بێت. هاوڵاتیان نیگەرانن لە پێنەدانی کارەبای نیشتیمانی و وەک خۆیان دەڵێن ناتوانن بە پێدانی ئەم بڕە کارەبایە پێداویستیەکانیان جێبەجێ بکەن. نییە کارەبانە 24 ساعتان 4 ساعتانە هەیە پێنجان نا 4 ساعتانە ئەوش نزانی چ دەم دێتەوە نزانی چ دەم دێتەوە پێکەی سعاتەکێ بێ کارە تا مۆلیە پێکەنەوە کارەبامان نیوەزی کارەبای لەو پەڕی قەرابێتە مشکلەی کارەبای مشکلێکی زۆر گەورەیە بەنسبەت ئەو خەڵکی پارەی مۆلدی پێ نادێن نیتی مۆلدەشی نییە فانۆسیش نەما فانۆسێش پێ بکە لە ماڵی خۆ خڕبنەوە بەتانێ بەخۆدادەن نەپتیان نییە کارەبامان وەکو پێویست نییە نەکوک پێ کارەبامان نییە کارەبایمە دەبی بنسبەت دیانە و هەولێرە فەرقیە بی منتیقێمە منتیقەش زۆر شتا ناوی ساردا داوایان لێکەم ئەگەر هەر نەبی 24 ساعت نەی بکەنە 20 ساعت فەرقی پێ بکەن دەگە منتیقانی دی. چۆماندەڤەرێکی شاخاوی ساردا لەم وەرزەدا هاوڵاتیان خواستیان لەسەر پێدانی کارەبایە بەڵام پێدانی 5 کاتژمێر کارەبا لە شەو و ڕۆژێکدا ناتوانێت خواستی خەڵک پڕ بکاتەوە. پێشەوە مەحموود کورسات نیوز چۆمان.